پاش بڕیارەکەی دادگای فێدراڵی و هەندێک لەو سەرکردانەی عێراق کە وەختی خۆی موچەی و بودجەی خەڵکی کوردستانیان بڕی بوو دەڵێن موچە دەنێرین بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان، بەڵام وەکو کوردواتەنی چی پێ دەڵێن مانگە شەو سەر لە ئێوارە دیارە. لە ئێستاوە وەزیری دارایی عێراق خەریکی چنینی بیانوویەکی ترە. ئێمە لەسەر ئەم بابەتە دەمانەوێت قسەی تر بکەین داخۆ بیانووی ترمان پێگرن یان نا. با میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار ئەندامی پێشووی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە دووەکەو لەگەڵماندایە. کاک دکتۆر ئەحمەد شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم. دیسانەوە وەزیری دارایی عێراق ئەڵێ ئەبێ لیستێکی نوێی موچەخۆرانمان بۆ بنێرن، بەردەوامیش ئەم لیستە هەر نێردراوە. پێت وایە ئەمە بیانوویەکی نوێ نییە؟ خۆ لیستەکەی پێشوو مەرەکەبەکەی تەواو نەبووە، یعنی نەسەرڕاوەتەوە. بۆ داوایە ماکە؟ بەێ ئەف دەمێتە باش، سڵاو بۆ جەنابێتە و بینێرێت کەناڵە کوردستان 24. بڕاستی طیف بەڕێز وەزیرە دارایی ئەو بخۆش زانت ئەvە ممکن نینە، مستحیلە ئەستەمەک و یەک مانگ بشێن مەلیونێک و 250,000 موچەخۆرە ڤیزەکارتە بوان چێکن. ئەvە 6-7 ساڵە عێراق وێ پێڤەیە نەشایە هەمی فەرمانبەرێت خۆ موچەخۆرێت خۆ یعنی موچێتوان ئەلکترۆنی بکەێت بکتە ڤیزەکارت. ئەف تەسریحاوێ معناوێ فعلا بۆ هەندێ احتیمالە کێشا پەیدا کرد بەرامبەر ئەو بڕیارە مەحکەمە ئیتیحادی ئەوە دەرکەتی. طبیعی کاک حاکم مەسەلا موچە چارەسەری ئەوان ضرورەتە نوکە، چونکە نەدانا موچە وێ کارتێکردنێکی ئێکسەر البازاریت کرد، الژیانە خەلکێت کرد، الوەزعێ فەرمانبەری موچەخۆریت کرد. چارەسەری بوو ڤی بابەتی دوێت زیزی چێ بێت و بڕیارە مەحکەمە ئیتیحادیت بێژێت ئێک بۆ حکومەتە ئیتیحادی و حکومەتە هەرێمێژی هەردوو حکومەت لازم موچەت دەمێ خۆدا بگەهتە موچەخۆری. ئەvە ئێک. دوو مەسئلە تەوتینکردنێ، مەسەلا تەوتینی ئەvێت دەم بوو دوێت، یعنی ئیجرائیەن عەمەلیەن ممکن نینە تو ئەف عەدەدە زۆریە موچەخۆرە ئەم فەرمانبەرە تو چێکی خاسەتەن کو دوی بڕیاری محکمە ئیتیحادیە هاتیە کو دەست نیشان کردینە بێژێت المەصارف الاتحادیە، یعنی سێ مەصرفن TBI و ڕەشید و ڕافدەین. ڕەشید و ڕافدەین تەفعیل نەکردینە نوکە لە هەرێمێ، بەس TBI وێ هەی، یعنی بتەقدیرە من ئەگەر ڤیزەکاتە بۆ هەمی موچەخۆرا چێکرد وەڵا 2 هەیف 3 هەیف ژی پێت بێن احتیمالە زێدەتر دەم بوو دوێت. فەبدیتنامەژی ئەvە کێشەکی نییە دێ پەیدا کرد وەزیرە دارایی بۆ دانانا موچە. ئەvە بەرەڤاژی ئەو تەسریحە بەڕێز سوودانی دای کە گوتی ئەو مەبلەغە 600 ملیار دینار دێ بەردەوام بێت ئێتە هەنارتن بۆ هەرێمێ حتا بودجە بێتە هەموارکردنی یان یعنی چارەسەریەکدی پەیدا ببێت. باش کاک دکتۆر، خۆ تۆش ئاماژەت پێدا، یعنی بڕیارەکەی دادگای فێدراڵی ڕوونە دەڵێت دەبێ موچەی موچەخۆران بدرێ، بەڵام پرسیارەکەی من ئەمەیە ئایا وەزیری دارایی عێراق دەتوانێت دژی بڕیارەکەی دادگای فێدراڵی ڕابوەستێت؟ نا ممکن نینە، نە وەزیرێ دارایی و نە حکومەتە ئیتیحادی و چی طرف نەشێن بڕیارێت محکەمە ئیتیحادی بڕیارێت باتن قەتعینە قابلی طعنێنینن، بەس جێبەجێکردناوان یعنی ئەوێ باسی وێ فەقەرە بەکردی و فەقەرا دوێ تەوتین کردن باشە فەرمە وەرە تو تەوتینکە، یعنی وەرە تو ماستەر کارتێ بوان چێکە بدەوان دەم بوو دبێت عەمەلیەن، یعنی ئەvە دەمێکی درێژ بوو دبێت. بدیت نامن دبێت هەردوو حکومەت ئەلسەربێ خاڵێ ڕاوەستن و تیمێکی چێکن عایدی ئەوان بانقا
وزیزی دەست پێکەن و ڤیزەکارتکردن ئەلکتۆریکردنا موچەی یا پارەی ئەvە یعنی علامەتێت پێشکەفتنینە پراسیل دنیای هەمی سیستەم هەوسانە دانانە موچەیان تەعاملە پارەی یێکاش ئەvە نەمایە دنیایە تشتێک باشە بەس تو بێ عملیان دەم بوو دەوێت یعنی زیزی وسا چارەسەر نابێت ئێکەواتە کاک دکتۆر یان ئێمە بیانوەی گرێ لە ئێستاوە بۆ ئەوەی موچەی خەڵکی کوردستان نەنێرێ یعنی ملیۆنێک و 300,000 کەس چۆن لە مانگێکە دەتوانن ڤیزە کارت بێ ماستەر کارت بێ خۆش دەزانی تەنها بانکی TBI هەیە خۆ ڕافیدین و ڕەشید نیانە لە کوردستان ئێکەواتە ئەمە لە ئێستاوە بیانووە بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستان نەدرێت بەڵێ بەس ئەو دیتنامن ئەو تنێ نەشێت ئەبان موچا گیر و بکە چونکو خاڵائێکی گەلە گرنگە یا محکەما ئیتیحادیت بێت موچە لازمت دەمێ خودا بێتە دان ئەوە لازم جێبەجێ بکەن بچه ئالیەتا ممکن ئەگەر ئەو بێژت لازم تەوتیم ببێت فەرمە بلا بێت خلال مانگێکی ئەو بخۆ چونکو ئەو وەزیرە مالیە بلا هەماهەنگیە بکتل گەل بانقا مەرکەزی و تەوجیه بتە وان بنووکێت ئیتیحادی بینە هەرێمێ و ڤیزە کارتا چێکە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد سەفار ئەندامی پێشووی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستەخۆ لە دووهۆکەوە لەگەڵ مامووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش